بە تاقیکردنەوەی پرۆژەی دۆستانی محەممەد درودی خوای لەسەر بێت دەچمە قەزای سۆران و پەیامنێرمان ئازاد ئۆمەراوی لەگەڵمان دەبێت. ئازاد سڵاو دلێ بێوەم کاتت باش دێمە لای تۆ ڕوونکردنەوە و زانیاری زیاترمان لەسەر و تاقیکردنەوەی بۆ بگوازیتەوە. بەڵێ شەیدا خان سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزیش بێ. من لە سۆرانم لە دەستگای نووری حکمت یاغە لێرە لەم هۆڵە تاقیکردنەوە بەڕێوە ئەچێتن لە سنووری ئیدارەی سۆران لە سنتەری سۆران لە دەستگای نووری حکمەوە هەروەها لە ڕەواندوز و لە خەلیفان و لە باسرمە و لە هەرید هەروەها لە چۆمانیش تاقیکردنەوەی پرۆژەی دۆستانی محەممەد صلی الله عليه وسلم لە پەرتووشی هاوسەنجی کە 20 فەرمودە لە خۆئاگرێتن بەڕێوە ئەچێتن. دیارە هەزار کەس لەم پرۆژەیە خۆی ناونووس کردووە وەکە بینین لە ئێستادا لێرە لە هۆڵی دەستگای نووری حکمە لە سۆران تاقیکردنەوە بەڕێوە ئەچێتن. بەشداربووان سەرقاڵی وەڵامدانەوەی پرسیارەکانیانن. من ئەمەوێتن چەند بەشداربوویەک لێرانە بدوێنم سەبارەت بە تاقیکردنەوەیان. سڵاوت لێ بێتن مامۆستا، تاقیکردنەوەکەتان چۆنە؟ سڵاوی خوا گەورەتان لێ بێت، دەستاڵتان خۆش بێ. الحەمدولillah تاقیکردنەوەکەمان تاقیکردنەوەیەکی ئەوە دووەمین جارە بەشداری ئەو تاقیکردنەوەی دەکەم لەو ڕەمەزانە. یەکەمیان دوعاکانی قورئان، دووەمیان کتێبی هاوسەنجی. وە لێرەوە دوعای خێر لۆیەوەی بەڕێز دەکەین، خودای گەورە پاداش هەمولاشی داتەوە. زۆر سپاس دەکەم. ئەمەوێ شەیدا خان چەند بەشداربوویەکی شوێر بگرم لێرە مامۆستا کرمانج هەیە بزانین تاقیکردنەوەکە چۆنە، چۆن بوو بەشداری ئەم پرۆژەیەت کرد مامۆستا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على نبيه المصطفى. پێشەچی دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەم. بەڕاستی ئەوەیان دووەمی پرۆژەیەکە من بەشداری دەکەم. پرۆژەی یەکەمیان لە 2 ڕەمەزانێ بوو لە میهادی قورئان لە سوڕەتی لە قورئان بەشداریمان کرد. ئەوەشیان دووەمە لە کتێبی هاوسەنجی کە ئەو کتێبە زۆر پێویستە بۆ ئەوەی بتوانین لە ژیانی ڕۆژانەماندا پەرستشی هاوسەنگانە ئەنجام بدەین، نەک زیادە ڕێوی تێدا بی و نەک کەمتەر خەمیشی تێدا بێت. دووبارە بەخێر بێن، دەستخۆشتان لێ دەکەین. هیوادارین ڕێکخراوی قوتابیانیش دەو زۆرە پرۆژانە بەردەوام بێت. زۆر سپاس دەکەین. شەیدا خانۆکە بینن لێرە بڵین مناڵی تایە، بەتەمەنی تایە، گەنجی تایە کە بەشداری لە تاقیکردنەوەیان کردووە، هەمویان بە گروتینەوە هاتوون بەشداری لە تاقیکردنەوەکەکەن و لە ئێستادا سەرقاڵی وەڵامدانەوەی پرسیارەکانن. کاک ئاخیر ڕێگایەکی دوورت بڕیوە لە سیدەکانەوە هاتووی بۆ سۆران، تۆ کار چییە ئەم ڕێگایەت بڕی؟ ڕحمان ڕحیم. پێشەچی دەستخۆشی ئەم پرۆژەیە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەم بۆ ئەنجامدانی ئەم پرۆژەیە. من ڕێگایەکی دوورم بڕیوە و لە پێنێکی دوورەوە هاتووم بۆ ئەنجامدانی ئەم پرۆژەیە. من یعنی ئەوە وای لێ کردم کە ئەم فەرمودانە یعنی ئەو پرۆژە هیوادارم ئەم زۆرە پرۆژانە هەر هەبن لە کوردستان، یعنی ئەوە زۆر سوود بە تاشی موسڵمان ئەگەێنێت. زۆر سپاس. زۆر سپاس دەکەین. بەڵێ شەیدا خان وەکە بینین لێرە تاقیکردنەوەکە بەردەوامی هەیە. دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کەەوە ئەم پرۆژەی ڕاگەیاندووە تیایدا ژمارەیەک لە گەشتی عەمرە و هەروەها چەندین خەڵاتی شایستە بە